یەکێک لە بنەما گرنگەکانی بەهێزبوونی پەیوەندی ئابووری و بازرگانی و کۆمەڵایەتی نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران بوونی دەواازەی سنووریە لە نێوان هەردوولا. کۆمەڵگەی دەواازەی نێودەوڵەتی باشماخیش لە سنووری پێنجوێن یەکێکە لەو دەواازە گرنگانەی زۆرترین ئاڵوگۆڕی بازرگانی و گەشتیاری تێدا دەکرێت. بەڕێوەبەری ئیداری مەرزی باشماخیش دەڵێ جموجوڵی بازرگانی و گەشتیاری لە مەرزەکەدا بەرەو پێچوونی بەخۆ بینیوە. ئێمە هەمیشە لەگەڵ یەکێتی هەناردە و هاوردەکاران و لەگەڵ یەکێتی ژوورەکانی بازرگانی سلێمانیا تەنسیق قۆمانجی تەواومان هەیە. ئەو پرۆتۆکۆلانەی کە لە نێوان پارێزگای سلێمانی و پارێزگای سنە لە ساڵانی ڕابردووە کراوە و ئێمە هەمیشە چاودێرە بین و هەمیشە لە کوبنەوەکانە تاکید لە چەند ئەکەینەوە چەند جێبەجێ بووە لە چۆنەتی جێبەجێکردنەکەی. هەنێکی و پرۆتۆکۆلانە پرۆتۆکۆلی بازرگانیە کە هەنێکیان لە کۆمپانیەکان تیا بەشدار بوون و ئێمە حەزوورمان هەبووە لە کوبنەوەکانە. ئەوانە لە ئەم ساڵە ئێمە هەوڵە دەین کە لەگەڵ پارێزگاری سلێمانی و سنە کۆبنەوەیەک لەم فترا ڕێبخەین و من بە پارێزگاری سلێمانیشم وتۆی ئامادەی خۆیان دەربڕیوە و خۆشیان ئێران بانگهێشتیان کردووە بۆی کە بتوانین جارێکیکە چای بخشێنە بۆ کۆنووسانی ساڵانی ڕابردووە بتوانین کۆمەڵی گرێبەستی نوێ لە نێوان ژووری بازرگانی سنە و سلێمانی و کۆمپانیا و بازرگانەکان ئەنجام بدەین بۆی گەشەی زیاتر بین بە کاروباری بازرگانی بە تایبەتی لە مەرزینێ دڵ باشماخە بۆی ئێمە بەرنامان ئەوەیە کە بتوانین چێکێکی هەموو ئەو ڕێکەوتنانە بکەینەوە هەم چاودێری بکەین و هەم دانیشتنی لەسەر بکەین و گەشەی پێبین. سەرباری قەیرانەکانی هەرێم و شەڕی داعش لە ساڵانی ڕابردوودا کەچی جموجوڵی بازرگانی و گەشتیاری لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و هەرێمی کوردستان لە مەرزی نێودەوڵەتی باشماخ گەشەکردنیان بەخۆیەوە بینیوە. بەڕێوەبەری گومرگی مەرزەکەش باز لەوە دەکات داهەتی مەرزەکە لە ساڵی 2016 بەراورد بە ساڵی 2017 بەڕێژەی لە سەدا 40 زیادی کردووە. ئەم زیادبوونەی داهاتیش بۆ چەند هۆکارێکی جیاواز دەگەڕێنێتەوە. زیادکردنی داهات بەو ڕێژێ نزیکی لە 140 بۆتەوە. دوو هۆکاری سەرەکی هەیە. یەکێک لە هۆکارە سەرچەکانی ئەوەیە کە لە خۆتانزان لە 27 یانزەی 2016 سیستمی بە ئەلکترۆنیکردنی بەڕێوەبەری گومرگی باشماخ ڕاگەنرا بۆیە بە سەرجەم ساڵی 2007 بە ئەلکترۆنی ئیشمان کردووە. ئەمە هۆکاریشی گرنگە هەم بۆ بە وردی کۆکردنەوەی داهات و خێراییکردنی کار. ئەمە کاریگەری زۆر هەبووە لەسەر جموجوڵی بازرگانی و زیادکردنی داهات و هۆکارێکی کەش ئەو بوو خۆتانەزان لە ماوەی 2 مانگی ڕابردووە لە مانگی بۆ مانگی 12 هەتا ماوەی ڕابردوو 2 مانگی ڕابردوو تەنها دەواازە کە بەڕێ هەرێمی کوردستانە دەواازەی شکراوە بەڕێوەبەری دەواازەی نێودەوڵەتی باشماخ بوو. هەرچەندە دوای ڕیفراندۆمەکەی هەرێمی کوردستان و قوڵبوونەوەی کێشە سیاسیەکان بۆ ماوەیەک چەند دەواازەیەکی سنووری نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران داخران، کۆمەڵگەی دەواازەی باشماخیش بۆ ماوەی 10 ڕۆژ داخرا دواتر کرایەوە. ئەم داخستنەش زیانی بە ئاستی گەشتیاری و بازرگانی هەردوو لاگەیاند. باوتەی لێپسراوانی ئیداری مەرزەکەش لە ئێستادا پەیوەندیەکان و ئاستی بازرگانی و گەشتیاری لە مەرزی باشماخ گەڕاونەتەوە باری ئاسایی خۆیان و لە ئێستاشدا هەوڵی زیاتر بەرەو پێشبردنیان دەدرێ. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، کۆمەڵگەی دەواازەی نێودەوڵەتی باشماخ.